کەرکووک وەک شارێکی فراین و فرێنەتەوە کە دانیشتوانەکەی بە شێوەیەکی ئاشتیانە ژیان دەگوزارێنن جێخۆیەتی بنەماکانی پێکەوەی لەم شارە پەری پێ بدرێ و لە ڕووی ڕاگەاندنیشەوە مامەڵێکی دروست لەگەڵ کەیسی کەرکووکدا بکرێت. ئەو چەند ڕۆژی ڕابردوو دەری خست بەشێک لە میدیای کوردی و بە تایبەتیش ئەو میدیا هەندێک لەو میدانی کە ئاراستە کراون بە ئاراستەیەوەی کە دۆخەکە زیاتر گەورەکەنەوە و کێشەکان زەقکەنەوە ئەمە بەرپرسیارەتی میدیای دەرخست و بەرپرسیارەتی ئەو کەناڵانەی دەرخست کە بەڕاستی هیچ بەرپرسیارەتی و ئەتەکێتێکیان نییە لە کاری ڕۆژنامەوانی میدیایدا. بەڕای من میدیا ئەرکی سەرەکی ئەوەیە کە دۆخەکان هێورکاتەوە پیشیانە مامەڵە لەگەڵ دۆخەکاندا بکە. ئەوەی کێمە بینیتمان چەند کەناڵێکی دیاریکرا و یعنی زۆر لە عسکەر و لە هێزە ئەمنیەکان پەلەتریان بوو لەوەی کە دەقێ زووتر تەقە بکرێ و شەڕ و بدا و پێکدانی نێوان هێزە ئەمنیەکان ڕوودا لە کاتێکە هەموو هێزانی کە هەن بە پێشمەرگە و بە سوپای عراق و بە تاوی هێزەکانی دیکەشەوە هەمویان هێزی عراقین و زۆر گرنگە میدیا ڕۆڵی هێوەرکردنەوەی هەبێ زیاتر نەک تەسعیدکردنی شەڕ و شەڕخوازی لە کۆتایی یا شەڕ بە زەریری هەموو لایەکەشکێتەوە بۆیە ئیتیکی ڕۆژنامەنووسی وامان لێخوازیە میدیاکان هەمیشە بیپارێزن بەرجەستەیکەن لە کارەکانیانە لە پیشەکانیانە ڕۆژانە لەوەی کەوا ڕازگۆ بن و بێلایەنی ببینن و لە هەمان کاتە ڕۆڵی گەشتبینی دیار بێ بۆ ئەوەی ئەو میدیایانە متمانی زیاتریانە بن ناو جێماوەت و متمانیان زیاتر بکە. ئەندامێکی دەستی کارژێڕی سندیکای ڕۆژنامەنووسانیش ڕای دەگەیەنێت ئەرکی میدیاکانە بە شێوەیەکی واقعبینانە مامەڵە لەگەڵ بارودۆخی کەرکووکدا بکەن. میدیای کوردی وەکو خاوەندارێتی ئەم شارە وەکو خاوەندی ئەم شارە مامەڵەیەکی بەرپرسانە بێت بە شێوەیەک بە ئاراستەی بەرجەستەکردنی ئاسایش و بەرقەراربوونی هێمنی و برایەتی و تەبایی لە ناو شاری کەرکووکدا بپارێزێ. ئەوەی لە چەند ڕۆژی ڕابردوو دابینین ژمارەیەک میدیا بەداخەوە زۆر نابەرپرسانە مامەڵە دەکەن و لە بەهۆی نەبوونی هیچ جۆرە ڕێسا و یاسایەکەوە لە سەریان هیچ کۆتوبەندێک لە سەریان بە ئارەزوی خۆیان شەو تا بەیانی نایەڵن ئەم خەڵکی کەرکووک بە ئاسوودەیی بخەوێ ڕۆڵێکی زۆر خراپ دەجێڕن لە جەنگێکی دەرونی زۆر خراپ بەرامبەر بە خەڵکی شاری کەرکووک دەکەن کە ئەمە لە هەر شوەیەکی ئەم دنیاە بواە لێپێرچینەوە لەگەڵ ئەم جۆرە میدیایە دەکرا. سەرباری جیاوازی لە بیرڕاستیاسیەکان پێکەوە ژیانە و بنەما سەرەکیەیە کە پێکاتەکانی کەرکووک لەسەر یەک مێز کۆ دەکاتەوە و لادان لەو بنەمایە بە شێوانی دۆخی پەرێزگاکە ناو دەبرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.